لێدوانە چی دوێنێ مەلا بەختیار وەی کرد بێم هەندە قسە لەسەر ئەوە بکەم بەڕێزانێن هەندێک شت هەیە ینی خۆت پێ ناگیرێ مەلا ئەڵێ 7 ئۆکتۆبەر ئەوە بوو ئەفسانە و لەبەردێکی گەورەی حەماس دیوە چی ڕاستی تێدا هەیە بەڵام ئەی دیوەکەی تر وەکو تەبعەن مەلا وەکو کەسێکی ئازادی خواست قسە دەکاتن ئازادی خواست دیمکە کاچ خۆم ئێمە بابەتی مێژووی دەبی وەکو خۆی باس بکەین مەلا باش دەزانی ئەلەو شتانە یەکەم ئەوە ڕاستە شکستێکی گەورەی سەربازی بوو بەڵام ئەو دیوەشی هەیە بە سەدان خەڵکی جوولەکەی سڤیل گیرە کوشە بڕفێنرا زیندانیە مناڵ یعنی دیتان لە ئەوەکەی بە پەڕەبۆڵەکەی کە بە ئەوەکەی هات نەخواری چۆن ئاوا خەڵکی سڤیل کوشە ئەو جینۆسایدە سەگ پشیلە هەمیان دەکوشن تۆ دەبێ هەردوو دیوی باسکەی دوایە مەلا کابراایشی تر ڕازگۆنیە بڕوا بکەن پستی لەگە ئەمریشەکان دابنیشی دژی تەیارە ئیسلامی و حەماس ئەوانە قسە دەکاتن بتی هات بۆ سوید لەگە لاشۆ لێ دانیشتنی کرد و سکرتێری پارتیسە بە شانۆڤاڵی مارکسیسمی گوت ینی لێرە و مۆدیلە نەمایە بەجددی مە لە ناو چەپەکانی ئەوڕۆپا یعنی لە ڕوودا و قسە دەکە پەڕبۆلی ملی قازاند بە پێی لۆگۆکە باسی ئەوە دەکات نێچیر دەکات لە کوردستان بیستاری باسی مەسعود دەکات تاوان ئەو کۆمەڵە سکرا بە سیاسی محمود عوسمان هەمەی حاجی محمود سالار عەزیز فەریدون عەبدولقادر بڕوا بکە چی ڕۆژی وا کارە ساتیان هەیە ینی ئەوانە گوایە ڕەمزە ژیان سیاسی قەدیمەکە بوون کەچی بە پێی لۆگۆ قسە دەکەن بە پێی تەوقیت مووقعی جوگرافی قسە دەکەن کورە با بە شەرم نەخۆتان بکەن ئەوجە لە هەموو ئانش نقطەیەکی مەلا بەختیارتان هەر لە خۆشی بژێڕمە دەرن مەلا بەختیار گوتیتی وەڵا لەگە مامزەلاری زۆر جار دەچمە سینەمای کەچی مامزەلا لە بیرەوەریەکانی خۆی لەگە سلاڕشی دەڵێ ئەم لە ژام نەچیمە سینەمای کورە براکەم جارش کە ئەو دکتۆر ئاسۆی برایی کوڕی شێخ زەنجیر لە بەغدا لە تەنیشت تاڵەبانی بوو شتێکی باس کرد بەسە تۆبی ددان ئیتێ مەلا بەختیار هات دوو سێ دەقیقە قسەی کرد بوو ئاسۆ ویسبی جوابی داتەوە تاڵەبانی وسبی لێی گەڕێ کە ڕۆیشت بوو مەلا بەختیاوتی بابەوە مەلا بەختیارە پرۆفیسۆرە لە هەموو شتێکی تۆ نابی گرتوگۆی لەگە بکەی وەچی نەوشیروان کە دەرەیان گوت بووی ئەو لە پێیان گوت ئەو لەمەچی وت وەڵای من نازانم بەس بڕۆنە مەلا بەختیاری مەلا بەختیار ژوشی من هیچ نازانی بەس نیو ساعت قسەتان لێ دەکەم کورە مەلا قسەی لێ بگرەوە بە قوربان عیبال بە پێی هەڵکەوتی جوگرافی قسە دەکەم